یەکێک لە بەناوبانگترین دەروونناسەکانی جیهان کۆتایی بە ژیانی خۆی هێنا. 30 ساڵە نەخۆش چارەسەر دەکات و خاوەنی گەورەترین ماڵپەڕی ڤیدیۆییە. جیهان دەپرسێت چۆن کەسێکی وا نەیتوانی چارەسەری خۆی بکات. لە مانگی شوباتی ئەم ساڵدا ڕاگەیەندرا ڤیکتۆر یالۆم دەروونناسی بەناوبانگی جیهان و کوڕی نووسەر و ڕۆماننووسی گەورە ئیرڤین یالۆم کۆچی دوایی کرد. باوکی ڤیکتۆر خاوەنی ڕۆمانەکانی کاتێک نیچەگریا و جەلادی خۆشەویستیە کە هێندە بەناوبانگن وەرگێڕراونەتە سەر زۆرینەی زمانە جیهانیەکان و کوردیش یەکێکە لەو زمانانە. بەڵام ئەوەی جیهانی تاساند ئاشکراکردنی هۆکاری مردنەکەی ڤیکتۆری 67 ساڵ بوو لەلایەن براکەیەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا وتی براکەم بە مردنی ئاسایی نەمردووە، بەڵکو نەیتوانی وەزاڵ بێت بەسەر نەخۆشیە دەرونیەکەی خۆیدا و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. هەرچەندە ڤیکتۆر یالۆمی ئەمریکی تەنها پشتی بەناوبانگی باوکی نەبەست بوو، بەڵکو خۆی شۆڕشێکی لە جیهانی دەروونناسیدا کرد. دەروونناسێکی شارەزا و خاوەن کلینیکی تایبەت بوو لە شاری سان فرانسیسکۆ، بۆیە هەستا بە دامەزراندنی ماڵپەڕی بەناوبانگی psychotherapy.net کە بووە گەورەترین قوتابخانەی ڤیدیۆیی لە جیهاندا بۆ فێرکردن و ڕاهێنانی دەروونناسە گەنجەکان لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی نەخۆش. ماوەی 30 ساڵ هەزاران نەخۆشی چارەسەر کرد و چەندین دەروونناسی پێگەیاند. بەڵام خێزانەکەی ڕایانگەیاند ڤیکتۆر خۆی بەدەست نەخۆشی خەمۆکی قوڵەوە ناڵاندوێتی. سەرەڕای ئەوەی خۆی شارەزاترین کەس بوو لەم بوارەدا، بەڵام ئازارە دەرونیەکەی هێندە قورس بوو بەرگەی نەگرت. بەڵام تۆ بێهیوا مەبە، ئەگەر بە قۆناغێکی سەختی دەرونیدا تێپەڕیت بە تەنها مەمێنەرەوە. داوای یارمەتی بکە لە کەسێکی متمانە پێکراو یان پسپۆڕی دەرونی. یارمەتی هەمیشە بەردەستە و خەمۆکی چارەسەری هەیە.